ڕێز و سڵاو بۆ ئێوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بە بەرنامەی لەکدانەوە هەڵوێست لە قسمەتەوەی خۆشەویستە. بابەتەکانی ئەم جارشمان بۆ ئێوە ئامادە کردووە و بۆتان دەخوێنەوە، هیوادارم بەدڵی هەموو لە یەکتان بێ. بابەت یەکەمیشمان بە ناونیشانی باڕۆژی جیهانی کرێکار بە شکۆیەکی هەرچی زیاترەوە بەڕێوەبەرین. دوو ڕۆژ زیاتر بۆ ئەوڵی مانگی مەی ڕۆژی هاوپشتی چینایەتی و ئینتەرناسیۆنالیستی کرێکارانی جیهان نەماوە. ڕێوڕسم و ئاکسیۆنەکانی ڕێزگرتن لە ئەوڵی مانگی مەی لە ئێران لە ماوەی 47 ساڵی ڕابردوودا بەردەوام لەژێر بریسکەی سەرنێزەی ڕژێمی کۆماری ئیسلامیدا بەڕێوە چوون. ئەگەر لایەکەوە ناوەند و ڕێکخراوە دژی کرێکاریەکانی سەر بە ڕژیم هەوڵیان داوە بە بەڕێوەبردننی ڕێوڕسمە فەرمایشتیەکانیان ئەوڵی مانگی مەی لە ناوەڕۆکە چینایەتیەکەی بەتاڵ بکەن، هەڵسوڕاوانی کرێکاری و کرێکارانی پێشڕەو هەوڵیان داوە لە هەر بارودۆخێکدا تەنانەت لە گەماروی پۆلیس و پاسدارانیشدا ڕێز لەم ڕۆژە بگرن. ئەمساڵ چاوەڕوان دەکرێت کە هەڵسوڕاوانی کرێکاری بە پشت بەستن بە ئەزمموی ڕابردویان و لە ژێر کاریگەری حرەکەت و جموجۆڵی هاوچینەکانیان لە سەرتاسەری جیهاندا بە ئامادەی پێویستەوە بێنە مەیدان و ڕێوڕسمی وەڵی مانگی مەی وەکو ساڵانی پێشوو بەڕێوەبرن. وەها چاوەڕوانیەک بە سەرنجدان بە ورەی خەباتکارانەی کرێکاران و وێڕای بوون و حزوری هەڵسوڕاوان و ڕێبەرانی کارزانی کرێکاری و پێشینەی بەڕێوەچوونی وەها ڕۆژێک لەم ساڵانەی دواییدا چاوەڕوانیەکی ناوەقعی نییە. لە ئێرانێکدا کە کرێکاران زۆر بێمافترن لە هاوچینەکانیان لە زۆربەی وڵاتانی جیهاندا و بە شێوەی یاسایی و بەڕەسمی لە مافی مانگرتن و ڕێکخراو بێبەشن، بەڕێوەچوونی ڕێوڕسمەکانی ئەوڵی مانگی مەی لە ئاستێکی بەریندا زەمینە و بەستێنی یەکێتێکی و ڕێکخراوی کرێکاری و چینایەتی خۆشتر دەکات و بەرە و یان بەرەی کار لە دژی سەرمایە بەهێزتر دەکات. بارودۆخێکی کارەساتبار کە لە ئەم ساڵدا بە بۆنەی شەڕ و قەیرانی ئابووری بەسەر کرێکاراندا سەپاوە وا حکم دەکات کە کرێکارانی ئێران یەگرتووتر لە هەموو کاتێکی دیکە هاوپشتی چینایەتی و ئەنتەرناسیۆنالیستی خۆیان پێشان بدەن. ئەم ڕۆژە ڕۆژی خەباتە لە دژی حەقدەستی چەند قات لە ژێر هێڵی هەژاریدا، ڕۆژی خەباتە بۆ ئازادی پێکهێنانی ڕێکخرا و مانگرتنی ڕۆژی تێکۆشانە لە دژی بێکاری و ڕۆژی خەباتە بۆ دابینبوونی بیمەی بێکاری کافی بۆ گشت بێکاران و سەرجەم کەسانی ئامادەی کار. بەڕێوەچوونی ڕێوڕسمە سربەخۆ کرێکاریەکان لە ڕۆژی ئەوڵی مانگی مەیدا و خۆبواردن لە بەشداریکردن لە شانۆگەری فەرمایشی خانەی کارگەر و ناوەندە دژی کرێکاریەکانی ڕژیم ئەرکێکی گرنگی کرێکارانی وشیارە. گومانی تێدا نییە کە هەڵسوڕاوان و سازماندەران لە شوێنەکانی خۆیان تەشخیسی دەدەن کە چلۆن ئەم ڕیزە چینایەتی و کۆبوونەوە سربەخۆیانە بەڕێوە ببن و بەڵام باشترین و کاریگەرترین ڕێوڕسمەکان ڕێوڕسمی چڕ و ڕێکخرا و بەرینە لە ناوەندی قەرەباڵغی شارەکاندا. لە ڕاستیشدا ئەم جۆرە ڕێوڕسمانە بەڕێوە ناچن مەگەر بە بەشداری بەرین و گەرموگوڕی توێژێکی بەرین لە کرێکاران و بنەماڵەکانیان و کرێکارانی پێشە و هاوڕێیەتی ئەو ئینسانە شەریفانەی کە دژی چەوسانە و بەهرەکێشین و هیوایان بە بەرابەری ئینسانەکانە. لەم ڕۆژانەدا پێویستە ژنانی تێکۆشار، معەلیمان، پەرستاران، خوێندکاران و لاوانی سۆسیالیست، چالاکانی پارێزەری ژینگە و ئینسانە ئازادی خواز و بەرابەری تەڵەبەکان ئامادە بن تا لە پەیوەند لەگەڵ بزوتنەوەی کرێکاریدا و بە پشتگیریکردن لێ و بە پشتیوانی لە خەباتی ڕزگاری بەخشی کرێکاران لەم ڕاستمانەدا حوزوریان هەبێت. با بچین بە پیری بەڕێوەچوونی هەرچی شکۆدارتری ڕێوڕسمەکانی ئەوڵی مانگی مەی و لەم ڕێوڕسمانەدا بە سەرمایەداران و ڕژێمی ئیسلامی پشتیوانان بڵێن و پشتیوانەکانیان بڵێن کە هیچ جوادە و بەڵێنێک و ئەمڕۆ بەوسبەی قوبوڵ ناکەن. ڕای بگەێنین کە ئەم ساڵ بە خەباتێکی ڕێکخراوتر و سازماندراوتر و بە کەڵک وەرگرتن لە گەلێک شێوازی کاریگەرتر دەست پێ دەکەین. چیرۆکی ئەو کچانەی مێژووی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیان گۆڕی ناونیشانی بابەتێکی ترمانەکە لە شارپرێسەوە وەرگیراوە. لەگەڵ نزیک بوونەوەی وادەی جێبەجێکردنی ڕێکەوتنامە سیاسی نوێیەکان لە سووریا، پەرسیدە هاتووی هێزە چەکدارە کوردیەکان و بەتایبەتیش یەکینەکانی پاراستنی ژن واتە یاپەژە بۆتە چەقومژاری سەرەکی گفتوگۆ نێودەوڵەتی و ناوخۆیەکان. ئەو هێزەی کە ڕۆژێک وەک سەر سەختترین دوژمنی داعش ناوی لە جیهاندا دەزرنگایەوە، هێستا لەبەردەم تاقیکردنەوەیکی سەختدایە بۆ پاراستنی ناسنام و پێگەی سەربازی خۆی. گفتوگۆکانی دیمەشق و پرسی تێکەڵبوون وەفدێکی باڵای یەپەژە لە سەرەتای ئەم مانگەدا چوونە پایتەختی سووریا و لە باڵەخانەکانی وەزارەتی بەرگری سووریادا لەگەڵ وەزیر و پلە باڵەکانی ئەو وەزارەتە کۆبوونەوە و دیداریان ئەنجامدا.
تەوەرەی سەرەکی کۆبوونەوەکەش بریتی بوو لە چۆنێتی تێکەڵبوونی ئەو هێزانە لە ناو سوپای سووریادا. سەرچاوەکان ئاماژە بەوە دەکەن حکوومەتی سووریا کە عەقڵیەتێکی پارێزگار باڵ بەسەریدا کێشاوە تا ئێستا دژی ئەوەیە کە یەکەی سەربازی سربەخۆ بۆ ژنان هەبێت. ئەمەش وای کردووە فەرماندە کوردیەکان نیگەران بن لەوەی دەستکەوتەکانی شۆڕشی ژن لە ناوچەکە بکەوێتە مەترسیەوە. شەڕڤانان چەکدانان بێگەرەنتی سیاسی ئەتوانم بڵێن چەکدانان بێگەرەنتی سیاسی مەحاڵەوە. ڕۆکسان محەممەدیش وتەبێژی یەکینەکانی پاراستنی ژن لە لێدوانێکی ڕۆژنامەوەیدا دەڵێت ئێمە قوربانیەکی زۆرماندا و هەزاران شەهیدمان لە پێناو پاراستنی ئەم خاکە بەخشیوە. بۆیە هەر تێکەڵبوونێک دەبێتە پارێزگاری لە ماف و تایبەتمەندیەکانی ژنان دەبێ بیکات و ئەینا ئەو تێکەڵبوونە سەر ناگرێت. لە بەرەکانی جەنگدا هێشتا شەڕڤانان لە ئامادە باشی تەواودەن و لە مانگی یەکی ئەم ساڵیشەوە زنجیرەیەک هێرشی گروپە چەکدارەکانی سەر بە تورکیا بۆ سەرناوچەکانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا زیان کردووە کە تێیدا چەندین پێشەلکاری بەرامبەر شەڕڤانانی ژن تۆمار کراوە. ئەوە ژوای کردووە یەپەشە جەخت لە بەردەوامی خەباتی خۆی بەردەوام بکاتەوە و پێگەی سیاسی و کۆمەڵایەتی لە ساڵی 2026 زانیدا تەنها لە مەیدانی جەنگدانا بەڵکو لە ڕووی سیاسیەوە ژنانی کورد ساڵی 2026 یان بە ساڵی بازان بەرەو یەکسانی ناوبردووە. بە گوێرەی راپۆرتەکانی حکوومەتی هەرێمیش ئێستا زیاتر لە 130 پۆستە باڵاکانی حکوومەت و پەرلەمان لە دەستی ژناندایە و ڕێژەی بەشداریان لە دەستگا ئەمنیەکاندا گەیشتودا لە 10%. ئاستەنگە بەردەوامەکان سەرڕای ئەو پێشکەوتنانە. مەترسیەکان هێشتا بەردەوامن. لە ناوەڕاستی ئەم مانگەدا هێرش ئاسمانیەکان بۆ سەربنکەکانی هێزە کوردیەکان بووە هۆی گیان لە دەستدانی چەندین شەڕبان. لەوانە نەدا میری و سەمیرە ئەڵایاری هاوکات دوای پاشەکشەی هاوپەیمانان و هەستکردن بە تەنهامانەوە لە بەرامبەر ڕێکەوتنە هەرێمیەکان گوشارێکی دەرونی و سیاسی زۆری لەسەر فەرماندە کچەکان دروست کرد. داهاتووی کچ ژنە شەڕبانەکانی کورد تەنها بەسراوەتەوە بە لولەی تفەنگەکانیانەوە بەڵکو بەسراوەتەوە بەو دانوستانە سیاسیانش کە دەری دەکەن ئایا جیهان ئەو هێزەی داعشی پێشکەنرا لە کاتی ئاشتیدا بە تەنیا جێدەهێڵێت یان وەک بەشێکی سەرەکی لە سیستەمی نوێی ناوچەکە قوبوڵیان دەکات. ژنان لە ڕۆژئاوا دەمانەوێت بوونی خۆمان بسەلمێنین بۆ ژنە شەڕڤانەکان وەکو خۆیان باسی دەکەن بەرەی جەنگ تەنها بۆ پاراستنی خاک نییە. نیشتیمان کچە شەڕڤانێکی تەمەن 24 ساڵە و دەڵێت ئێمە لێرە تەنها لەگەڵ دوژمنی دەرەکی شەڕ ناکەین، ئێمە دژی ئەو کۆت و زنجیرانە شەڕ دەکەین کە کۆمەڵگە هەزاران ساڵە لە دەست و پێی ژنی ئاڵاندووە. لای ئێمە هەر فیشەکێک کە دەتەخێنرێت هەنگاوێکە بەرەو سەلماندنی ئەوەی کە ژن ژیان ئازادی تەنها دروشم نییە بەڵکو شێوازێکی نوێی ژیانە. لە کاتێکدا جیهان بەترسەوە سەیری پێشڕەوێتیارێکیەکانی داعشی دەکرد لە سەرچیەکانی کوردستان و ناو کۆڵان تێکشکاوەکانی کۆبانێ دەنگێکی جیاواز بەرزبەوە، دەنگی خشە و تەپەی پێڵاوی کچانێک کە نەیانویست ببنە قوربانی بەڵکو بڕیاریاندا ببنە پارێزەر. ئەمە تەنها چیرۆکی جەنگ نییە، چیرۆکی گۆڕینی ناسنامێژنە لە لاوازێکی ماڵەوە بۆ هێمایەکی جیهانی خۆڕاگری. لە سەنگەرەکاندا کتێب دەخوێننەوە و چاودێران و سیاسیەکان جەخە دەکەنەوە کە ئەو کچانە بە چەکەکانیان توانیویانە یان ئەو وێنەیە بشکێن کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەک ناوچەیەکی داخرا و نیشانی دەدا. ئەوان لە ناو سەنگەرەکاندا کتێب دەخوێننەوە، گفتوگۆی سیاسی دەکەن و فێری بنەماکانی یەکسانی دەبن. پێمان وایە یان پێیان وایە بوونی ئەوان لە ناو هێزە چەکدارەکاندا وای کردووە پیاوانیش بە ڕوانگەیەکی نوێوە سێری هاوڕێ کچەکانیان بکەن، نەک وەک ڕەگەزی لاواز بەڵکو وەکو هاو سەنگەرێک کە لە کاتی تنگانەدا پشتی یەکتر دەگرن و تەواوکاری یەکترن. کاریگەری ئەم کچانە تەنها لە مەیدانی جەنگدا نەمایەوە. وێنەی کچە کوردێک بەجلی کوردی و تفەنگێکەوە بووە تابلۆی سەرەکی گەورەترین گۆڤار و میدیا جیهانیەکان، بەڵام ئەم ناوبانگە بێباش نەبوو. سەدان کچبوونە قوربانی هەزارانیش لە پێناو داهاتوێکی باشتردا دەستبەرداری ژیانی ئاسایی خۆیان بوون. میراتێک بۆ ناوەکانی داهاتوو و ئەمڕۆ کاتێک باسی ئازادی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکرێت ناتوانرێت ناوی ژنانی ڕۆژئاوا فرامۆش بکرێت. ئەوان نیشانیاندا کە پاراستنی نیشتیمان ئەرکێکی ڕەگەزی نییە بەڵکو شکۆیەکی مرۆیە. ڕەنگە جەنگەکان ڕۆژێک کۆتاییان بێت، بەڵام ئەو گۆڕانکاری ئەم ژنانە لە ئەقڵیەتی کۆمەڵگادا دروستیان کرد بۆ هەمیشە وەک مێژوویەکی نوێ دەمێنێتەوە.
بەڵێ بینەران بابەتی سێەمان بە ناونیشانی کاندیدەکەی تاران و قاعانی. ئەم بابەتە لەلایەن ئەنوەر حسێن بازگرەوە ئامادەکراوە. کاندیدەکەی ئیسماعیل قاعانی و فالح فەیاز لە پشتی پەردەی مێزە خڕەکەی چوارچێوەی هەماهەنگی بڕیاری لێدرا و هەمووشیان بەڕەغبەتیان زەخت پیرۆزباییان پێوت. ئێستا تاران کاندیدەکەی دیاری کرد و ماوەتەوە ئەمریکا پیرۆزبایی لێ بکات. ئەم هەنگاوەش لەم هەلو مەرجە دژوارەی ئێراندا کارتێکی تری سەرکەوتنە کە هەمیشە براوەی یەکەم بووە. لە خراپترین بارودۆخی خۆیدا تاران وەکو چۆن لە هەڵبژاردنەکانی عێراقدا واتە ساڵ 2025 زاینی باشترین دیزاینی کرد بە برنەوەی 187 کورسی گوێنەگرتن لە فشارەکانی ئەمریکا بە تێکەڵ کێشکردنی لیست و گروپەکانی مقاومەی وەلائی ئێرانی کە لە لیستی تیرۆری ئەمریکادا بوون، وەکو کەتیبەکانی سەید شوهەدای ئەبوو ئەلا وەلائی بەناو لە لیستی منتەسەڕون و 6 کورسی لەناو هاوپەیمانی دەوڵەتی یاسای مالکی بەدەستهێنا. کەتیبەکانی حیزبوڵای حەمداوی موئەنس بە ناوی لیستی حقوق بە 6 کورسی لە کۆی گشتیدا گروپی مقاومە 77 کورسی بردوێتەوە کە ئەمریکا پێیوا بوو نابێت بەشداری پرۆسەی سیاسی لە عێراقدا بکەن. سوپرایسی هەڵبژاردنەکانیش غەزعەلی دۆستی تاران و نایاری واشنتۆن بە لیستی سادقۆن 27 کورسی مسۆگەر کرد بە پڕکردنەوەی شوێنی مقاومەت سەدر و دروستکردنی ئەڵتەرناتیڤ. ئەوەش گەورەترین سەرکەوتنی ئێرانیەکان بوو. بەم سیناریۆ ئێرانیا ئەمریکا لە عێراقدا دووەم شکستی تۆمار کرد و ساخ بۆەوە کە تاوەکو عێراقی شیعی و هەتا تاران بمێنێ گەر مەیدانی ململانیەکانیش بێت هەرگیز نابێتەوە بەهی ئەمریکا. ململانەی گەروی هورمزی بەبێ دەنگی لە بەغدا درێژە پێداوە، وەکو چۆن لە لوبنانیش دەوڵەتی دەستەمە و بێکاریگەری خستۆتە ناو هاوکێشەکانەوە. لە کۆتاییدا زەیدی دۆست و هاوبەشی غەزعەلی و فەیاز نەیاری ئەمریکای کردە سوپرایس. عەلی زەیدی کە خواردنی سوپای عێراق و گروپەکانی حەشتی شەعبی و مقاومەت ساڵانە بە 3 ملیارد دۆلار دابین دەکات، بەشێکە لە تۆڕی ئابووری و سپیکردنەوەی پارە و ڕایەڵەی پتەوی ئابووری لەگەڵ سوپای پازداران. کۆمپانیاکانی ناوبراو بەشە خۆراک واتە بایعی خەڵکی عێراق و کوردستان دابین دەکات. ئەو بەشە خۆراکە جوانە. ئەمریکا بانکەکانی زەیدی خستوەتە لیستی ڕەشەوە و 30 ملیارد دۆلار خەڵات بۆ کۆشتنی ئەحمەد حەمداوی سەرۆکی کەتیبەکانی حیزبوڵا و ئەبوو ئەلا وەلائی سەرۆکی کەتیبەکانی سەید شوهەدا و حەیدەر مەزهەر ساعدی سەرۆکی کەتیبەکان ئەنساروڵای ئەوفیا. ئەم هەنگاوانە جگە لە ڕۆتین پاشەکشە و شکستی گەورەی واشنتۆن لە عێراقدا هیچی تر نییە. لە کاتێکدا ڕێک بە پێشەوانەوە تاران هەنگاوی کردداری و واقعی بەدانانی عەلی زەیدی دادەنێت. بەم خوێندنەوە و هەنگاوانەی کە لە بەردەستماندایە دیارە کە تاران تا ئێستا کارکتەری سەرەکی ئاڵوگۆڕەکانی عێراقە. پاراستنی ژینگە ئەرکی ئەخلاقی هاوڵاتیان. ژینگە ئەو ماڵە گەورەیە کە هەناسە و ژیانی هەمومانی تێدا کۆبێتەوە. ئەمە بابەتێکی دیکەمانە کە بۆ ئێوەی ئەخوێنمەوە. گرنگی ژینگە لەوەدایە کە تاکە سەرچاوی دابینکردنی پێداویستە سەرەتاییەکانی مرۆڤە. لەو هەوایی هەڵی دەمژین تا ئەو ئاوەی دەیخۆینەوە و ئەو خاکەی خۆراکمان پێدەبەخشێت. بەڵام لەوە قوڵتر ژینگە خاوەن جۆرە پیرۆزیکی سروشتیە. ئەم پیرۆزیە لەو هاوسەنگیە وردەدا دەردەکەوێت کە ملیۆنان ساڵە ژیانی پاراستووە. تێکدانی ئەم هاوسەنگیە تەنها زیان گەیاندن نییە بە سروشت، بەڵکو دەست درێژیە بۆ سەرمافینەوەکانی داهاتووە سەرجەم ئەو زیندەوەرانی بەشدارن لەم گەردونەدا. لە ئێستادا کە لە وەرزی بەهارداین و گەشتیارێکی زۆر و لە ناوچە سروشتیەکان دەکەن، پێیسبوونی ژینگە گەیشتوتە ئاسێکی مەترسیدار. یەکێک لە گەورەترین هەڕەشەکان پاشماوەی پلاستیکیە. ئەمادەیە سەدان ساڵی پێویستە بۆشی بوونەوە و دەبێتە هۆی کوشتنی خاک و ژەهراویکردنی سەرچاوە ئاویەکان. بەداخەوە زۆرێک لە هاوڵاتیان بە شێوەیەکی نابەرپرسیارانە پاشماوەکانیان لەناو دەشت و دەرداجێ دەهێڵن. ئەمەش نەک هەرسیمای جوانی سروشتێک دەدات، بەڵکو کارەساتێکی ژینگەی درێژخایەن دروست دەکات کە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر تەندروستی گشتی و تێکچوونی کەش و هەوا هەیە. ئەگەر مرۆڤایەتی خاوەن کەمترین ئاستی ئەخلاق و ویژدان بێت، نابێت بەو شێوە وەحشیگەرانە مامەڵە لەگەڵ ژینگەدا بکات. ئەوە ئێستا دەبینرێت لە فڕێدانی خۆڵ و خاشاک و وێرانکردنی سروشت نیشانەی تێگەیشتنی نەزم و ناهۆشیاریکی قۆڵە. پاراستنی ژینگە ئەرکێکی ئاسایی نییە کە بە ئارەزوی خۆت ئەنجامی بدەیت، بەڵکو ئەرکێکی توندی ئەخلاقی و مرۆییە. ئەو کەسەی بۆ گەشت و سەیران دەچێتە ناو سروشت و پاشماوەی ژەهراوی جێدەهێڵێت بە کوژێکی بێدەنگی سروشتە.
ئەو بێباکیە لە ئاسپیزبوونی ژینگە جۆرێکە لە تاوانی ئەخلاقی دژ بە ژیان کاتیەوە هاتووە کۆتایی بەو مامەڵە بێڕێزیانە بهێنرێت کە لەگەڵ خاک و ئاوی ئەو وڵاتانە دەکرێت چونکە ژینگە پێویستی بەوە نییە ئێمە بیپارێزین بەڵکو ئێمە پێویستمان بەوەیە ژینگەمان هەبێت تا بتوانین بەردەوام بین لە ژیان کەسێک کە سروشت پێشێل دەکات شایستەیەوە نیە لە نێو جوانەکانی سروشتدا هەناسە بدات. بەڵێ بینەران و گوێگرانی خۆشەویست ئەمەش بابەتەکانی ئەم جاری بەرنامی لێکدانەوە هەڵوێز بوو هیوادارم بەدڵی هەموو لایەکتان بوو بێ و سوودێکی بەخشی بێ بە ئێوەی بەڕێز سپاس کە تاوکو کۆتایان بەنامێش لەگەڵمانە بوون هەر شاد بن.